ئێرە بازاڕی سەوزە و میوەیە لە ناوچەی باڵەکایەتی. هەرچی لێرە دەیبینی لە سەوزە و میوە هی ناوەخۆنیە و لە وڵاتانی دراوسێ هێنراوە. لە کاتێکدا باڵەکایەتی خاوەن میوەی جۆراوجۆر و ئاوی سازگارە، بەڵام نەبوونی ساردخانە وای کردووە جوتیاران نەتوانن هیچ بەرووبوومێک هەڵبگرن بۆ وەرزی زستان. ئێستا ئەو میوانەیە لە ئێرانە ئەبینی هیچی کوردستان نییە، هەمووی لە دەرەوە ڕادێ. منتیقەی مەژ زەوی هەیە، زەوی بە پیت و بەرەکەت، بەڵام هۆکارەکەی ئەوەیە خان و پلاستیکی لێ نییە. نازام وەکو پێویستە دەعم ناکرێن جوتیارەکانمان چیە بۆ نایکەن. من وەک هاوڵاتیەکی قەزای چۆمان باڵەکایەتی با بەڕاستی بڵێم ئەوەندیە من ئاگادارم فەلاعەکان یەک سەرخانەی لێ نییە لە باڵەکایەتیە بەرووبوومی خۆیان لێ هەڵگرن لەوەی جستانان بدەنەوە دوکانەکان. زەرەرمەندە بن هاوینان بە زەرەرە فرۆشنەوە هەچکویە بی لە بەدەستیان دین نەدەرێ لە بۆی سەرخانەی لێ نییە. ئێستا من ئەو سەوزە نزام لە چێن دەرهاتیە، نزام بە چ ئاوە چیاو درایە. تەبیعەتم نابە ئەگەر بێت و لە باڵەکایەتێ خانی پلاستیکی هەبی فەلاعی باڵەکایەتێ خەڵکی شارەزان هەیە ئەو بەرووبوومەی بەخۆ بەروەهەمبینی خەڵکی باڵەکایەتێش بە ئیسراحەتە خوا. بەزەیەگە خانی پلاستیک هەبی، سارخانە هەبی لە منتیقەیمە باشە، پێشن خۆشە، لەبەر ئەوەی ئەهلی کاری زیاترە بی وەنیە وەکو بڵێن ئێستاکانە عالەم زۆری بێئیشە، زۆرن پێخۆشە ئەوە هەبن، بەس چیە کابرا لە توانای نییە بکە. ئەگە هاوکار نەبی زەحمەتە پێیان بکرێ. ئەگەرچی لە ڕابردوو دروستکردنی خانووی پلاستیکی لە باڵەکایەتی بۆ چاندنی سەوزە سەرکەوتنی بەدەستهێناوە، بەڵام نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆ جوتیاران وای کردووە نەتوانن بەردەوام بن، بۆیە دەستکێک سەوزە دەبێت لە ئیرانەوە هاوردە بکەن. گرنگی هەبوونی سارخانە لە ئەسنووری قەزای چۆمان شتێکی پێویست و حتمیە بۆ پڕکردنەوەی پێداویستی ئەو بەرووبوومانەی کە لە زستاناندا دەخرێنە بازار لە سەوزە و لە میوە و لە بەرووبوومی تەماتە و خەیار و ئەو بابەتانە شتێکی زەرور و پێویستیە. دوای 34 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم و بوونی وەزارەتێک بە ناوی کشتوکاڵ و سەرفکردنی بودجەیەکی زۆر لە وەزارەتە نەتوانراوە بەرهەمی خۆماڵی زیاد بکرێ و لە وەرزی زستان و هاوین پشت بە بەرهەمی ناوەخۆ ببەستن و ببنە هۆکارێک بۆ یارمەتیدان و پاڵپشتیکردنی جوتیاران. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.